بەناوی خودایی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ ئەو زاتەی کەوا دانەری زەوی و ڕاگری ئاسمان درود و سەلام و ڕەحمەتی خوای گەورە بۆ پێغەمبەری خودا پێشەوای مرۆڤایەتی و لەسەر یار و یاوەر و هاوڵ و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی بەڕێزان خۆشەویستان لەو زنجیرانەی کەوا لە ماوەی ڕابردوو کەسی سێ زنجیرەمان پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست کرد سەبارەت بە پەروەردەی منداڵ لەژێر ڕۆشنایی ئەو کتێبە التربية النبوية منهج التربية النبوية للطفل أو كتابة كدانركي محمد نور بن عبد الحفيظ السويد بهم خوشة وكو باشكويك بو أو زنزيرة بابتي كالسر أو كتابة بيشكش كرا وكو باشكو هندك بابتي لو كتابة باز نكراوة ياخد هندك بابتي لسردمي بيغنبري خدا صلى الله عليه وسلم نبوة لەو سەردەمانەی دواتر پەیدا بووە اینجا بە تایبەت ڕۆژگاری ئەو ڕۆی ئێمە بە تایبەتتر هەرێمی کوردستان کە ئێمە تێیدا دەژی کە بەڕاستی بارودۆخێکی خاص تایبەت هەیە چەند زنجیرەیەک لە تایبەت وەکو پاشکۆ بۆ ئەو زنجیرە بابەتێک کە باسمان کرد لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باسییان بکەین. بۆیە زنجیرەی ئەوڕۆ یەکەم زنجیرە دەبی کە دەکا وەکو تەواوکەری زنجیرەکانی پێشی زنجیرەی 34میدا باز دەکەین وەکو پاشکۆ یەکێ لەو خاڵە گرنگانەی کەوا بیخەینە بەردەستی دایک و باوکە بەڕێزەکان ئەوانەی کە کاری پەروەردە دەکەن ئەویش کە گرنگە باز بکەین التربية في عصر العولمة کاری پەروەردە لە سەردەمی عولەمە جیهانگیری دەبی چۆن چۆنی بیتن برا بەڕێزەکان خوشک و لایانی بەڕێز ئەی ئەو کەسانەی مەسئولیەتێکی زۆر گەورەی منداڵتان لە ئەستۆیە بەڕاستی سەردەمی عولەمە سەردەمی جیهانگیری کار زۆر زەحمەت بووە لە هەندێک ڕوو و لە هەندێک ڕوو هەندێک ئیش و کار زۆر ئاسان بووە بۆیە مەسەڵەن تەمەشا دەکەی ئەو هۆکارانەی کەوا هۆکاری گەیاندنە ئاسانکاری کردیە پێشتر کابرا ئەگەر لێرە سەفەرێکی بکرد باە ڕەنگە بە مانگ دەیتانی بستە وڵاتێک لە وڵاتەچیکە ڕەنگە بە هەفتەی پێدەچوو لێرە لە شارێک لە شارێککە بڕۆژ باە بەڵام ئێستا سلف لە سیارەکەی دەدا سبەینێ بەڕێ دەکەوی ڕەنگە بە چەند سەعاتەچی دەگاتە ئەو شوێنە بزانە ئیش ئاسان بووە هۆکاری گەیاندن بە یەک تەلەفۆن هەزارەها پەیوەندی دەکەی لۆیە جیهانگیری عولەمە دەڵێن ئەوەیەکەوە هەموو دنیا دەکرێتە یەک گوند وەکو یەک گوند واتە خەبەر و هەواڵی هەموو دنیا کوو لە ناو گوندێک خەڵک هەموو ئاگەی لە هەموو شتێکیە هەر هەموو دنیا هەواڵەکەی بزانە بە یەک لەحزە بە یەک چرکە پێدەگاتن بەبێ جیاوازی لە ڕێگای فەیسبووکە لە ڕێگای ئینتەرنێتە لە ڕێگای ئەو هۆکارانەی پەیوەندیکردنا لێرەدا کار ئاسانیەک هەیە بەڵام لە هەمان کاتدا زۆر شتی زەحمەت بۆ دەزانی یەک لەو شتانە ئەو کاری عولەمە و جیهانگیری بەرەکەتی لە کات نەهێشتێ سوبحان الله ئێستا تەمەشا بکە هەرچی خەڵکە گلەیی لە یەکتر دەکا هەرچی خەڵکە دەرێ پێ ڕاناگەم زەحمەت بووە بەرەکەت لە تەمەن نمایە بەرەکەت لە کات نمایە بەرەکەت لە هیچ شتێک نمایە سوبحان الله کاتێک کە بەرەکەتی خوا لە شتێک هەڵگیرا دەبێتەوە کاری ئەوەی ئینسان تامیش لە ژیان نەکە سوبحان الله بەگشتی لێ بزانە خەڵک هەمووی گلەییتە وەڵڵاهی ئەو شتەی دەی خۆی فەرق و جیاوازیە لەگە شتەکانی پێشوو تامی لێ ناکەی هیچ شتێک تامی خۆی نمایە سوبحان الله هۆکارەکەی چیە هۆکارەکەی یەکەمی شت ئەوەیە شت کە زۆر بوو بێتام دەبیتن هەموو شتێک کە زۆر بوو بێتام دەبیتن کاتی خۆی کابرا هەفتەی ڕۆژێک ئەگەر گۆشتی بخوار بە ئەوە ئەگەر کەسە دەوڵەبەندەکە بەڵام ئەگەر کەس فەقیر و هەژارەکە مانجی جارێک بووە وەڵڵاهی زۆر جاری وا بووە کابرا دەبێت ساڵە و ساڵ گۆشتمان خواردیە لەگەر گۆشتی قوربانی و لەگەر ئەوانە لێیە کە گۆشتی خواردیە زۆر تامی لێ کردیە برنج لە جێژنان لێندرایە ئێستا ماڵ هەیە دوو جەمە
برنجی دەخواتن کەواتە لێ کەشت زۆر بوو تامیشی نامینێ اینجا قیاس بکە لەسەر هەموو شتەکانی تر کەواتە عولەمە و جیهانگیری ئەگەر ئاسانکاری و هەندێک خۆشگوزەرانی هاوێشتە ناو ژیانی مرۆڤ بەڵام ئاستەنگ و زەحمەتی و ناخۆشی و بربەستەی زۆریشی دروست کردووە لە نێوان خەڵکەکان کەواتە لێردا عولەمە ئەوەیە کە بەڕاستی ئێمە بتوانین پێناسەی عولەمە بکەین لەو چەند خاڵی خوارە و یەک لەوانە عولەمە وای کردووە سنوورەکان هیچ بربەستێک لە نێوان سنوورەکان سنووری وڵاتەکان سنووری کشوەرەکان نەمینێ یعنی ئێستا تو تەمەشا بکە خەڵکەر ئەوەندە نییە کە بربەز نمایە لە نێوان وڵاتێک لە بە وڵاتەچکە نا حتا پەیوەندی نێوان ئاسمانەکان ئادر نەیزکە کاتە خوارێ لە مەریخ ژیان هەیە لەسەر مانگ ژیان هەیە خەڵک دەستە سەر مانگ یعنی بەوەندەی ناوەستی حتا بن دەریاکان هەمووی کەشف کرایە بەو هۆکارانە ئەوەش وا دەکە ئینسان مێشک و فکری بەربڵاو بی پەرد بیتن بە هەموو شتێک ڕانەگا لێیە تەمەشا دەکەی دەچیا ناو ماڵک میێوانداریەک هەر یەکە خەریکی مۆبایلەکەی خۆیتی چت ئەوە خەرجی فەیسبووکە ئەوە خەرجی سناپە ئەوە خەریکی یعنی ئەو خەڵکە هەمووی مەشغولە کەس ئاگەی لە کەس نییە پەیوەندیەکان پچڕایە لێیە کاری پەروەردە زۆر زەحمەتە کابرا بە عەزرەتە کوڕەکەی ببینی کچەکەی ببینی ئەو پۆلی شەشە تەواو خۆی کەرەنتین کردیە لە غورفەیەک بە هیچ نەوعەکی نەداگ نەباب کەس نایبینی ئەگەر داک و باب نەبینی ئەدی مام و خاڵ ئەدی پلک و پلتور و ئەوانە زۆر زەحمەت دەبیتن لێیە ئەگەر شتەکان لێک نێزیک بوویتەوە بەڵام خەڵکەکەشی لێ دوور خستەوە بوویتە هۆکارێک لۆی خەڵک پەیوەندی لەگە یەکتر نەمینێتن خاڵی دووەم ئەو عولەمەیە ئەو جیهانگیریە وای کردیە کەوا بەریەککەوتەی ڕۆشنبیری و ڕۆناکبیری و زانست و زانیاریەکانی تێگڕای خەڵکی زۆر تێکەڵی یەکتر بیتن یعنی پێشتر کابرا لە گوندەچی دەژیا لە خەڵکی هەرێمەک بوو مەسە هەرێمی کوردستان خەڵکی عێراق ئاگاداری عادەت و کولتور و سەقافەت و ڕۆشنبیری وڵاتە چکە نەبوو نەیدەزانی بۆیە ئێستا کە شت زۆر کۆبووە هاوە سەقافەی ڕۆشنبیری فرانە وڵاتە و عادەت و تەقالیدی فرانە وڵات و خوێندن لە فرانە وڵات و ئەو خەڵکە کە وای لێهات ڕۆشنبیریەکان جەنجاڵی لە ناومێشتی ئینسان دروست دەکاتن وا دەکە ئەو ئینسانە بەڕاستی سەرقاڵبی وا دەکە ئەو ئینسانە لە طبع و عادات و تەقالیدی خۆی دەرچی ڕووبکاتە چێ عادات و کولتور و تەقالیدی خەڵکانی تر نابینی ئەوڕۆ خەڵک هەمووی جیرۆ دەیتیە چاو لێکردن حتا لە خواردن لە جلوبەرگ لە قسەکردن یعنی وەی لێ هاتێ ئێستا ئەوڕۆ بەڕاستی زۆر بەداخەوە یعنی خەڵک حتا لە قسەکردنەکەی لە جیاتی برێدایە دەرێ ماما بزانە یعنی لە جیاتی برێ سەلام عەلەیکوم ڕۆژ چ دەرێ ڕۆژ باش و شەو باشش دمە باي هاي ها يعني ئەو کولتور و عادەت و تەقالیدە لە ناوچینە خەڵکەکەیە هەموو شتێکی لێگۆڕایە ئەوە سەبەکەتیە ئەو عولەمەیە خاڵێشتر برا بە ڕێزەکان عولەمە جیهانگیری وای کرێت تەئسیری کردێتە هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤ سوبحان الله بزانە تەمەشا بکە لایەنی فکری و بیرکردنەوە لایەنی خوێندن پێشتر خەڵک لە یەک قوتابخانە دەیخین کە بریتی بۆ قوتابخانەی میری هەندێک جار لەسەر ئاستی شارك محلك ئەگە قوتابخانەی نموذەجی نمونەی هەبایە ئێستا نا قوتابخانەکان بەشی هەرە زۆریان هەرمووی بوویتە کەرتی تایبەت هەمووی ئەو قوتابخانانە وای خاص و تایبەت مندا بە پارەی زۆر خەڵک تێیدا دەخینیتن مامۆستای خاصی هەیە يعني فرق ودياوا يعني بزانة صد دياوازيك اللي نيوان أو عولما تيل خلق كده لو تأثيري لهم لا أنا كان جيان تأثيري كده لروي مادي خلق بيراناقا حبوي أويك معاشي مليون بمليونة دهاتي بمليون ودو مليون وسي مليونة بيراناقا لبروي أجا كتشي لكلية أهلي بخيني كرشي لك خطاب خانية أهلي بخيني كافية لوي مليون دو أهم ما جي مليونة شي ليه صرف كاتن كواتە لێ برا بە ڕێزەکان عولەمە جیهانگیری بەڕاستی هەموو ئەو لایەنانە ئەگە تەمەشا بکەی دروستی کردیا
لە نێوان ئینسانەکە هەموو ئەوانەی کە باسمان کرد لایەنی باش و خراپی هەیە بەڵام ئەگەر ئێمە بێ لایەنە خراپەکانی ئەو جیهانگیریە باز بکەین یەک لەو بە تایبەت لە لایەنی پەروەردەی منداڵ وای کردووە جعلت التربية أكثر تعقيدا وای کردە کاری پەروەردەی زۆر یعنی بربەست و ئاستەنجی لۆ دروست کردیە کاری پەروەردە ئێستا زۆر زەحمەتە لۆ لەبەر ئەوەی تەماشا بکە ئەو منداڵە یعنی سبحان الله زۆر مێشتی فراوان بووە منداڵ لە 3 ساڵی و 4 ساڵی خەریکی مۆبایلە چاوی بە زۆر شت دەکەویت فێری زۆر شت بووە مێشتی زۆر فراوان و کرایتەوە لۆیە ئەتو نازانی بە چەند شتی ڕابگەی ئەو شتانە دیلیت بکەی ڕەش بکەی و لە مێشتی منداڵ هەتاکو بتانی منهەجی قوتابخانەکە ئەو مامۆستای بخاتە ناو مێشتی منداڵەکە دایک و باوکەک پەروەردەی منداڵ دەکەن لە ماڵەکەی خۆی حەز دەکەن منداڵەکە بەو شێوازەی بی کە خۆی قەناعەتی پێیە بەڵام کە دەستە دەرێ کە تێکەڵی منداڵی جیران دەبی کە تەمەشای تەلەڤیزیۆن دەکا کە تەمەشای ئایپادەکەی خۆی دەکا یعنی ئەو منداڵە یعنی سبحان الله یەکەوتە لە دەست داک و بابەکەی دەردەچی ئەو یەک لە خراپی ئەو عەولەمەیە کە بەڕاستی ماڵی ئێمەی وێران کردیە خاڵی دووەم عەولەمە وای کردیە ناسنامەی مرۆڤەکانی گۆڕیە هیچ کەسێک نییە خاوەنی ناسنامەیەکی دیاری خۆی بیتن وەکو ئەوی برێ کاکە وەڵڵاهی ئەمن کوردم وەکو ئەوی برێ وەڵڵاهی ئەمن مسلمان و فەخر و شانازی بە مسلمانیەتی خۆم دەکەم وەکو ئەوەی برێ کاکە ئەمن خەرچی فرانە منطقەی قەراج و کەندێنا و گۆرانەتی و مەسەلەن فەخر و شانازی بە زێدی باو باپیرانی خۆی بکە نا ئەو خەڵکەمی گۆڕە لەکنی باز بکەی برێ کاکە کوردایەتی نەتەوایەتی گاڵتەی پێرێ قەشمەری پێکە لۆ لەبەر ئەوەی ئەو عەولەمەیە وای لە ئینسان کردیە ئەو ئینسانە یعنی زۆر بن لەوەی فراوانتر بژیتن کە ئەمن و ئەتو فکری لێ دەکەینەوە لۆیە بەڕاستی یەک لە هۆکارەکە خراپەکانی کاریگەری ئەو عەولەمەیە جیهانگیریە وای کردیە ئینسان بەبێ ناسنامە بیتن کو ئینسانێک بێ داک و بابی ئاوای لێ دێتن لۆ معنەی تێ بێ ناسنامە ئەو منداڵە مەسەلەن لۆ نمونە زمانی خۆی لێ گۆڕایە بەو زمانەی کە هەیە قسەی پێ ناکات یعنی ئێستا خەڵک هەر بۆندەی ڕناوەستی واز لە زمانی کوردی و عەرەبیەکە بینی بستە سەر ئینگلیزی نا هەیە حەز دەکە زمانی ئەڵمانی زمانی فەڕەنسی یعنی زمانی ئیسپانی ئەو زمانە عەجا ئەوانە یعنی کۆنتاچی لەگە بکا و بیخینتەوە خۆی لێ شارەزا بکە خاڵیشتر ئەو عەولەمەی وای کردیا زانیاریەکی زۆر بە تەوژم لە هیکەوە لە ناکاو دەداتە خەڵک پێڕاناگە لۆی ئەو زانیاریانە لە ڕێگای تەکنەلۆجیاکانەوە وا دەکا لە هیکەوە شتەکان بێ ئینسان ئیستیعابی ناکە ئەوە نییە قۆناغبەندیەک دروستکە مەسەلەن بۆ نمونە برێ وەڵڵاهی ئەو بنداڵە تەمەنی 3 ساڵە بە ئەو یاریانە بکە ئەو گەبانە بکە چاوی بکەوتە سەر ئەو شتانێکەوە لە ئاستی خۆیتی تەمەنی 7 ساڵی و 8 ساڵی بەو شێوەیە 15 و 16 ساڵ لە تەمەنی نا ئایپاتەکەی لە دەستە مۆبایلەکەی لە دەستە خەتە فریەکەی لە ماڵەیە دەڕوا تەمەشا دەکەی ڕەنگە ڕسمێکی ڕوت لەو تەمەنێکی 3 ساڵی لۆ تەمەنێکی 7 ساڵی لۆ تەمەنێک 15 16 ساڵیە چ کاریگەریەکی دەبی وەرە بزان چ سانسۆرێکی لێ بۆ دادەنەی چەند تەئسیل لەو منداڵەی دەکا ئەگەر پەروەردەیەکت کردبی 10 ساڵ پەروەردەی ئەو منداڵت کردبی ئەو وێنە ئەو ڕسمە ئەوە تەئسیرێکی زۆر خراپ لە ناو مێشک و فکری ئەو منداڵە دروست دەکە بزانە یاخود تەمەشا دەکەی ئەو برین زانیاریانێکەوە بە تەوژم دێ لۆ خەڵک بەبێ هیچ سانسۆرەک وا لە ئینسان دەکا یعنی لە هەندێک ڕوو لە هەندێک بابەت عەقڵی پێشی تەمەنەکەی بکەویتن کەوا دەکا جێ لە گەورەی خۆی ڕناگری جێ لە داک و بابی ڕناگری خۆی زۆر پێزاناتر و گەورەتر و شارەزاترە لە مامۆستایەکەی لە داک و بابەکەی ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە لۆیە منداڵەکان جێ لە گەورەکان ڕناگرن گەورە و گوچکاتی نامینێ ئەو وەختە یەکێشتر لە هۆکارە هەرە خراپەکانی ئەو جیهانگیریە ئەوەیەکەوە گۆڕانکاری زوو لە ناو خەڵک دروست دەکاتن ئەوە لایەنە خراپەکان لایەنە خراپەکانی جیهانگیری ئەو جارە دەینە لایەنە باشەکانی جیهانگیری کو ئێمەی موسڵمان بە تایبەت
دایک و باوکت بتانی ئاراستەی منداڵەکان بکە بۆی ئیستیفادە لەو کرانەوە بکە لەو عەولەمە و جیهانگیریە بکە بەڵام بە سوود و قازان دەچی باش و چاک. یەکەم خاڵی یەکەم عەولەمە و جیهانگیری وای لە ئینسان کردیە کەوا ڕۆشنبیریەکان زانی یاریەکان لە چەندین سەد چاو بەدەستمان بکە. پێشتر مەسەلەن لۆ نمونە کابرایەک دەیخین بە تایبەت لە ئاستی بەرز مەسەلەن قوتابی زانکۆ کەسێک لە ئاستی ماستەرە لە ئاستی دکتۆرایە لە ئاستە بەرزەکان بە تایبەت لۆوانە دەتوانی زۆر بە ئاسانی سەرچاوەکان بەدەست بخە زۆر بە ئاسانی بتوانیتن ئیستیفادە بکاتن لەو سەقافەت و ڕۆشنبیری دەوروبەرەکانی خۆی ئەگەر زۆر دووریش بیتن. ئەوە یەک لەو خاڵە گرنگانەیە کە زۆر زۆر میهمە. خاڵی دووەم بەکارهێنان و بەکارهێنانی ئەو تەکنەلۆژیایی کە سەردەمیە لۆ بوارەکانی پەروەردە و فێرکردن. یعنی بەڕاستی ئەوە یەکێکە لە سوود و قازانجەکانی ئەو جیهانگیریە. یعنی ئێستا مەسەلەن لۆ نمونە خەڵک لە ڕووی پەروەردەوە ئەگەر بتوانیتن ئەگەر بەڕاستی خۆی مادی بکە ئەگەر داک و بابەکی خەمخۆر بی ئەگەر داک و بابەکی ڕۆشنبیر بی زۆر ڕێگای پەروەردەی منداڵ ئاسان بووە زۆر ڕێگا هەیە چەندین کتابەیە بەس ئەتو بڕۆ ناو مەکتەبەکان بڕۆ لەو مەعرەزەی ئەو چەند ڕۆژەی کراوە کە ساڵانە دەکرێتەوە لە شاری هەولێر بڕۆ تەمەشا بکە چ کتێبە گنووسرایە لە بواری پەروەردەی منداڵ ئینجا لە قۆناغەکان لە قۆناغی مەسەلەن سفر یعنی لەو منداڵە کە تازە لە دایک دەبی هەتا قۆناغی 3-4 ساڵی لە قۆناغی 5 ساڵی هەتا 8 ساڵی لە 9 ساڵی هەتا 12 ساڵی لە 13 هەتا ئاوا قۆناغ دەڕوە دەداتە بەردەستت چەند بە ئاسانی. بەڵام بۆ چێ؟ بۆ خەمخۆرێک کە خەمی منداڵەکەی بی بۆ کەسێک کە خەمی ئەو کەسەی بی کە لێی بەرپرسە ئەگەر کەسێک پشتی خۆی لێ کردبتەوە لەسەر لە جێیەکی لێی نووسبی ئەخر ئەوەیە ئیستیفادە لەوەی ناکاتن لەو تەکنۆلۆژیا و سەردەمیە. خاڵی سێەم لە سوود و قازانجەکانی ئەو جیهانگیریە ئەوەیە کە ئینسان فێری چەندین کاری کارامایی لەسەر ئاستی جیهان فێر دەکات. ئینسان ڕۆحی تەعاون لە ناوناخی ئینسان دروست دەکات حتا وا لە ئینسان دەکات پێشبڕچێ بکە لە ئیشە تاکەکان حتا دەبێتە کەسێکی پێشەنگ. ئێستا لۆ نمونە کاتی خۆی خەڵکی کارێزمان زۆر کەم بوو کارێزما بە 50 دەژمێردا بەڵام ئێستا تەمەشا دەکەی لە هیکەوە لە بوارێک لە بوارەکان کەسێک دەبێتە کارێزما یعنی کەسێکی ناوازە لە ڕووی ئابووری لە ڕووی سۆشیال میدیا لە ڕووی داعو بانگەواز لە ڕووی پەروەردەی منداڵ لە ڕووی سیاسی لە ڕووی یعنی ئیجتیماعی کۆمەڵایەتی دەڵێن ئەو کەسە بەڕاستی ماشەڵڵا کارێزمایە لەو بوارە. کارێزما ینی کەسێکی ناوازە کەسێک ئیبداعاتی هەیە داهێنانی هێشتی نوێی هەیە کەسێکی بەڕاستی جەری و ئازایە لەوەی دروست دەبی. ئەو عەولەمەی وا دەکە ئەو ئینسانە کۆنتاک دروستکە لەگەڵ هەموو دەوروبەرەکان لە هەر چینە کۆمەڵی خەڵکی وڵاتێک قاڕەیەک کشوەرێک فکرێک وەردەگری ئەو ئینسانە بە عەقلی خۆشتە باشەکان وەردەگری لێکدانەوەی لە بۆ دەکا ئیبداع بە شێوازێکی داهێنانانە کاری لەسەر دەکا و دەبێتە کەسێکی کارێزما لەو بوارەی خۆی کە تێیدایە. کەواتە عەولەمە و جیهانگیری بەڕاستی شتی زۆر گرنگی پێیە بەڵام بۆ کەسێک بە چاچی تەعاملی کە و بیستە ناوی و گرنگی پێ بدات و وەسوودی لێوەگرێ. خاڵی چوارەم کاری جیهانگیری پەروەردە یعنی لە پەروەردەدا وا لە ئینسان دەکا پەروەردەکەی ئەوەندە دەبی بەس ئەوەی کە فکری بەو خۆی فکری پێدا دەستچێتن عەقلی پێدا دەستچێت نە بەڵکو بەبێ هیچ سنوورێک دەپەڕتەوە یعنی ئیستیفادە لە کولتوری ئێرانیەک دەکا ئیستیفادە لە کولتوری تورکێک دەکا ئیستیفادە لە کولتوری فارس عەرەب خەڵکی خەلیج خەڵکی ئەمریکا ئەوروپا لە هەموو ئەوانە کولتورەکانیان وەردەگریتن ئەو لە هەر ڕێگایەک بیتن. طبعا ئەوەش ئەوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆز داوامان لێ دەکا دەفەرموێ نابی ئینسان کە شتەکە دیت هەمووی ڕەتکەیەوە نا بەڵکو خوای گەورە دەفەرموێ فەبەشیر عیباد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژێنی بدە بەو بەندانەی خۆم
ئەو بەندە چاکانە عاقلانە هۆشمەندانە سوڵحاوانە لە بۆ من خوای گەورە دەفەرمێ چێن ئەوانەی کە پێغەمبەری خوای گەورە ئەمر بە پێغەمبەری دەکا صلی الله عليه وسلم مژێنیان پێ بدە الذين يستمعون القول ئەوانەی کە گوێبیستی هەر قسەیەک دەبن فيتبعون أحسنه بەڵام لە ئەنجامدا کەسی عاقل و هۆشمەند و تێگەیشتون شتە باشەکان هەڵدەڵێنجن شتە باشەکان وەردەگرن شتە خراپەکانی بەلا دەنێن کەواتە کەسێک زۆر شت وەردەگری لەو عالەمی جیهانگیریە کە دنیا بوویتە گوندەک بەڵام شتە باشەکان وەردەگری شتە خراپەکان بەلاوە دەنێتن لۆ کاری پەروەردە ئەو شتێکی زۆر جوانە زۆر گرنگە زۆر ئاسانکاریەکی باشە کە جیهان ئەوە ڕەحمەت و بەرەکەتی جیهانگیریە لۆ کەسێک کە بتانی سوود و قازانجی لێوەربگری خاڵی پێنجەم جیهانگیری وا لە ئینسان دەکا هەمیشە بەردەوام هەوڵ و کۆشش بکە لۆ بەدەستهێنانی زانیاریەکان دەزان لۆ چونکە زانیارەکان زۆر خێرایە زۆر زۆریشە ئەگەر کەسێک ئەسپی خۆی تاو نەدا ڕۆژانە کاکە برین ئەگەر نە هەفتانە ئەگەر بەردەوام ئەبدێتی معلوماتی خۆی نەکاتەوە ئەو ئینسانە دوا دەکەوی هەر کەسێک لە بواری خۆی مامۆستایەک لە قوتابخانە مۆزەفێک لە دائیرە دکتۆرێک پزیشکێک مەحامیەک لە ئیش و کارەکانی خۆی هەمیشە و بەردەوام دەبی ئەبدەیتی معلوماتی خۆی بکاتەوە ئەخینە دوا دەکەوی لەو کاروانە دوا دەکەویتن لۆیە ئیسلامیش داوا لە ئێمە دەکا کەوا ئینسان هەمیشە و بەردەوام لە ئیکاری چاکدابی لۆیە پێغەمبەری خوا دەفەرموێ صلى الله عليه وسلم من استوى يومه فهو مغبون ئەو کەسە بەدبەخت و دۆڕا و زەرمەندە ئەوەی دوو ڕۆژی هاو یەکسان بی لەگەڵ یەکتر ئەو ڕۆت باشتر و چاکتر نەبی لە دوێنێ لە خینەوەت لە پێداچوونەوەت لە گرنجیدانت بە خۆت لە پەروەردەی منداڵەکەت لە هەموو ئیش و کارەکانت ئەو کەسە دۆڕاوە دوا کەوتووە بزانە لۆی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێت چ دەفەرمێ مع المحبرة إلى المقبرة بەردەوام دەبی ئێمە دەبی داعی دەبی بانخواز دەبی خزمەتکاری دین دەبی ئەو کەسێک کاری پەروەردە دەکات لەگەر قەڵەمەکەی خۆی بی مەحبەرە ئەدەواتی نووسینەکەی خۆی بی بەردەوام إلى المقبرة حتى ئەو کاتێ شۆڕی ناو قەبر دەکرێتەوە نابی بەدەستهێنانی زانیاری عیلم پەروەردەی منداڵ پەروەردەکردن ئاستێک ڕابوەستی دایک و باوکانی قەدیم عمری 80 ساڵ کوڕەکەی 6 ساڵ بوو بزانە 6 ساڵ هەر نەسیحەتی منداڵەکەی دەکرد لۆیە کوردەواری قسەی زۆر جوانی هەیە دەڵێ منداڵ ئەگە عمری 100 ساڵیش بی بەرامبەر بە منداڵەکەی خۆی هەر منداڵە با و منداڵە 100 ساڵ با بکە کە عمری 130 ساڵە 120 ساڵە هەری هەشتی خۆشتا لۆ بجێڕبەوە لە ساڵی هەشتایەکان برادرە گوتی برادرێکی خۆم لۆ جێڕامەوە گوتی وەختی خۆی پێشمەرگە بووی لە ئێران وتی یەک لە شارە کوردیەکانی ئێران بە کۆڵانەکی داڕۆیشتن ئەوان دەرێن کوچە بەوێ داڕۆی دەرێ کابراکەم دیت ئەختیار سەر ڕیشی سپی بوو یعنی سوبحان الله داوی ڕۆژ لە سەر و ڕیشی نەبوو لە بن دیوارەش دانیشت و دەنووسا و دەنرکاوە گوتم کاکەولۆ دەگریەی گوتی وەڵی بابم دەری کردیمە لە ماڵێ وڵا ئەمیش گوتم کاکە وەرە بچینەوە زگم پێ مەسلێتار کەس بوو لە دەکەی ماڵەکەماندا کاکە گوتم مام حاجی وەچ چون یەکسەر دەرکەی لێکردینەوە کە ئابرای زۆر لەوی ئەختیارتر بوو بابی ئەو کەسەی بوو کە لە پێش دەرکەی دەگریا گوتم کاکە ئەتۆ مام حاجی دەست مازەکەم بە قوربان ئەو لۆ دەرکردیا بەو ئەختیاریەی کورە گوتی کو دەری نەکەم چۆن دەری نەکەم گوتی ئەوە دەرێم بڕۆ خزمەتی بابم بکە بابم بزانە چی دەوێ بەجێم ناکە گوتم بابیشت مایە گوتی ڕەوڵەوتە بابم وا لە ژۆرەیە بڕۆ نەگە حەزەکەن بیبینن کوڕە گوتمە ناوەڵە دەترسێم بابیشت برێ بابم مایە یعنی سبحان الله تەماشا بکە لۆی ئینسان جاری عمری ئەگە 100 ساڵ بژی ڕەنگە منداڵەکە 80 ساڵ بی کوڕێنەوەکەی منداڵەکەی تر ڕەنگە 6 ساڵ بی لۆیە تەماشا بکە ئینسان هەمیشە و بەردەوام دەبێ لە نوێبوونەوەی زانیاریەکان بەتایبەت لە ڕۆژگاری ئەوڕۆ بۆ کاری پەروەردە مامۆستایەک لە قوتابخانە دایک و باوکە کە بزانی و پەروەردەی منداڵەکەت دەکەی ئاخر خاڵ لە سوود و قازانجەکانی جیهانگیری هەمیشە و بەردەوام جیهانگیری
زانیاری نوێمان دەداتێ دەبێ ئەتو تەعامل بکەیت تەکەیف بکەیت یعنی خۆت وا لێ بکەیت کەوا بگونجێنی لەگ ئەو زانیاری نوێیانە نابڕۆتی کەیەوە نا کچەکەت کوڕەکەت دێ بابا دایە ئەو شتە مەسەڵەن ئەو بەرنامە نوێ هەیە ئەو شتە هەیە نابی ئەتو یەک کەس خۆی لێ تووڕەکەی و ئەوە چییە نا بینە کوڕم بزانم چییە ئەگەر باش بوو وڵا کوڕ بۆ شتێکی زۆر چاکە ئەو بەردامە شتی باشە استفادەی لێ دەکەی لە ڕووی ئەگە خراپ و کوڕم وڵای خۆتی پێوە مەشغول مەکە هیچ استفادەی نییە یان زەرەری هەیە لە بۆ ئەوە ئەستەن داک و باب دەبی بێ بەخۆی لە بۆ منداڵەکەی بەرنامەشتی جوان مەسەلەن لۆ نمونە کوڕمەرە ئەو بەرنامەیە فێری تەجویدت دەکا ئەو بەرنامە هەیە فێری زمانی ئینگلیزیت دەکا ئەو دەورە کرایتەوە لە ئۆنلاین لە کەناڵێک لە کەناڵەکان لە یوتیوبێک لە هەر شتێک لەوانەی کە لە سوۆسیال میدیا ئیسفادەی لێ بکە بەو شێوەیە بەڕاستی دایک و باوک دەتوان بە ئەرچی خۆیان هەستن بەو شێوەیە ئێمە دەتوانین ئیسفادە بکەین لەو جیهانگیریەی کەوا سەرتاپای دنیای داگرتیە ئێمەش بتوانین وەکو موسڵمانێکی کوردی خەمخۆر بتوانین ئیسیفادا لەو عەولەمە و جیهانگیریە بکەین بۆ پەروەردەی نەوە منداڵەکانمان خوای گەورە وامان لێ بکەوە زانست و زانیاریمان بە بەرەکەت و پڕ لە خێر و سوود بێ ئینشاء الله هەم لە بۆ دنیا و هەم لە بۆ قیامەتمان وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.